وەرزی سەرمایە بەفرێکی زۆر لە ناوچە شاخاویەکان باریوە لە سنە لە یەکێک لە شاخەکان بەفرێکی زۆر باریوە و تا ڕادەیەکیش وەرزشکاران ناتوانن وەرزش لەوێ ئەنجام بن بە وەرزشی شاخڕەوی یا جۆرەکانی دیکە، بەڵام ئەم دوو وەرزشکارە کارێکی قورس ئەکەن لە وەرزشە کە بەو بەفرەش نەوەستاون لە پیشاندانی تواناکانی خۆیان. لووتکەی ئابیندەر ئەکەوێتە شاری سنە سەر بە پارێزگای کوردستانی ئێران. خێرایی با لە چرکەیەکدا 21 مەتر دەبێ، بەفرێکی زۆری لێباریوە. دوو کەس لە سەرکەوتنەکانی زستانەدا و بە پاسکیل و ڕاکردن بۆ ئەم لووتکەیە سەردەکەون. ئەو دوو وەرزشکارەش پاسکی سوارێکە کە ناوی مازیار میرزاییە و یەکێکی دیکەش بە ڕۆشتن و ڕاکردن بە ناوی ڕادیمێر حسێن پەناهی کە ئەو کارە قورسەیان کرد و گەیشتنە لووتکەی ئابیدەر کە 2350 مەتر لە ئاستی دەریاوە بەرزە. وەرزشکارەکان ئەڵێن هەرچەندە کارەکە قورس بووە، بەڵام چێژێکی تایبەتیان لەو سەرکێشیە بینیوە و بە سەرکەوتوویش کۆتاییان بە گەشتەکەیان لەناو ئەو شاخە بەفراویەدا هێناوە.